ئەگەر بەدوای خۆشیەکی دائیمیە ئەگەڕێی، ئەگەر بەدوای لەش ساغیەکی دائیمیە ئەگەڕێی، ئەگەر بەدوای ئەوەیە ئەگەڕێی کە هیچ مصیبەتێکت توش نەبێ، هیچ ناخۆشیەکت توش نەبێ، ئەبێ بیر لەوە بکەیتۆ زوو بەهەشت بەدەستبێنی، چونکە لەوێ ئەو شتانە، لێرە نییە. بەڕاستی ئەمە قاعەیەکە و قاعەیەکی تاقیکردنەوەیە، هۆڵێکی تاقیکردنەوەیە و تەواو دوای ماوەیەکە بێ بەجێی بێەوەی. جا هەر کەسێ زۆر دڵ ببەسێتە دنیاوە بۆ خۆی سەیرەکە ئاوات و ئومێدەکانی نایەتە دی، وەکو خۆی گشتی نایەتە دی، طبعاً بێ ئومێدە بێ. بەڵام ئەو کەسانەی کە چاویان لە قیامەتە و دنیا بە مەرحەلە و قۆناغێک کەزانن بەتەئکید قەت بێ ئومێد نابن. هەرچی ناخۆشی دنیا هەیە ڕووی تێبکە ورەی ناڕۆخێ، بێتاقەتە بی، لەوانەیە بشگری، لەوانەیە فرمێسک بە چاوتە بێتە خوارەوە، لەوانەیە دڵت زۆر غەمبار بێ، بەس بێ ئومێد نابی لە ڕەحمەتی خوا. قەناعەتت وایە دنیا ئەو پەڕی ئەوەیە هەر هەمووی لەدەست بدەی، ئەو پەڕی، چونکە تو ئەو پەڕەکەشی ئەزانی تەواو ئەڕۆیتەوە بەلای خوای پەروەردگار، بۆیە ئیمانەکە نادۆڕێنی. لە ئەسەرە هاتووە ئەڵێ لا كرب وأنت الرب، والله هیچ ناڕەحەتیەک نییە مادام تۆ پەروەردگاری. هەرچی ناڕەحەتیەکان هەیە هەر هەمووی بچووک و ورد و خاشە مادام تۆ پەروەردگارمی ڕەبی. ئەوانەی کە خوا ئەناسن قەت بێ ئومێد نابن، ئەوانەی کە ئەزانن لە یاساکانی دنیا بێبەش ئەکرێن، زوڵمیان لێ ئەکرێ، ستەمیان لێ ئەکرێ، طبعاً بەناحەق، باوەڕیان وایە کە یاسایەک هەیە لەسەرەوە یاساکانی دنیاە کە یاسای خوایە، قەناعەتیان بە یاسای خوا هەیە. با یاساکانی دنیای ستەمم لێ بکەن، با لە دنیا خەڵکیش هەڵە لێم تێ بگەن، با سزا بدرێم لەسەر شتێک کە من نەمکرد بێ، با توهمەتم پێ بکەن لە شتێک کە من خاوەنی نیم. خۆ یاسایەک هەیە هیچی لاون نابێ، یاسایەکی عادل و دادپەروەرە کە یاسای ڕەب العالەمینە. تۆ ئەگەر ئیمانت وا بێ قەت بێ ئومێد ئەبی، قەت بێ ئومێد نابی. ئەگەر بڵێ ئاخر کەی کوا ئەوە تۆ پەلەتە، ئەوە تۆ بەتەمای ئەوە دنیات لێ بۆتە عولیا. نە، ئینسانی ئیماندار ئەگەر لە دنیا خوا حەقی سەندەوە، خوا هەموو شتەکانی بۆ جێبەجێ کرد، ئەوە جار وایە لە خۆی ترسی، ئەڵێ وەڵاهی لەوانەیە خوا لە قیامەت مەحرومم کە، بۆیە زۆر پێی خۆش نییە هەموو شتێکی دنیای هەیە دەستکەوێ. چاوەڕوانی ئەوەیە کە هەموو شتەکان لە قیامەت دەسیکەوێ. بۆیە ئەو کەسانەی کە وەکو دووبارەیە کەمەوە ئەو کەسانەی کە لە دنیا هەموو شتێکیان دەسەکەوێت تۆزێ بێتاقەت ئەبن، غەمبار ئەبن، غەمدایە نەگرێ، ئەڵێ خوایە ئەترسم بێبەشم کەی لە قیامەت. کەسانێک هەبوون ئەگەر لە دنیا ماوەیەک نەخۆش نەکەوتایان ئەترسیان، ئەیانوت دیارە خوا لێمان تووڕە بووە، چونکە ئەسڵ وایە لە دنیا ئینسان نەخۆش پێوێ، فەقیر بکەوێ، ناڕەحەتی ببینێ، ناخۆشی ببینێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە بێزار بوایە لە دنیا، یعنی بێتاقەت بوایە و ناڕەحەتیەکان زیادی بکردایە، یەکسەر پەنایە بردە بەر نوێش. كان إذا حزبه أمر صلى. ڕۆم بۆ لای ئەو یاسایی کە هیچی لێون نابێ، عەدالەتێکی مطلقە،